سڵاوتان لەبێ بینەرانی ڕوودا و میوانەکەم ڕەنگە بۆ زۆربەی خەڵک ناسانی نەوێ بەڕێز دکتۆر محەممەدخانی دکتۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە هەم لەناو سروشتێکی جوان هەم لە کەشوهەوایەکی ئارام اینجا هەر بەڕێزت وەکو پسپۆڕێکی دەروونناسی ئەوەندەی سادەی من خوێن بێتمەوەڵەن تەبیعات کاریگەریەکی زۆری لەسەر دەروونێکی ئارام هەیە باش دکتۆر مژاری یەکەم ئەمەوێ بازە پەروەردەی خێزانێت خەڵک ڤیددیۆکانی تۆ دەبینێ گوێی لە وتار و سیمینارەکانی تۆیە کە باسی پەروەردەکەی و مامەڵەی جیاواز لەگەڵ منداڵە بەڵام لە دنیایەکی تازەدا دنیایەکی تازە کە هەندێک لە دایک و باوک ڕەنگە نەزانن چۆن بە شێوەیەکی دروست منداڵەکەیان پەروەردە بکەن یان ڕەنگە ئەوەنە زانیاری زۆر بێت نەزانێت کام ڕێچکە هەڵبژێت لەم دنیایی کە سۆشیال میدیا تێدایە کە زانیاری زۆر زۆرە تێدا دەستگەیشتن بە معریفەت ڕەنگە زۆر ئاسانتر بوو بێ بۆ کەسانی ئەگەر بیانەوێ منداڵێک چۆن باش پەروەردە بکرێت لە خێزانەکە ئەگەر پرسیارەکە زۆر قورسە دەزانم پرسیارەکە پەروەردەیەکی 20 ساڵ کتێب و مامۆستا و تیۆریایی هاتیە و زۆر کولیە پرسیارەکە ئەوە گەورەست ناکرێت چونە بێ وشەکان لێک بدەینەوە پەروەردەی باش چۆن پەروەردەی باش بکرێت سۆشیال میدیا پرسیارەکە زۆر قرسە من حەزەکەم بیکەینە خاڵبەندی بۆ ڕەحەت بتوانین قسەی لێ بکەین پەروەردەی باش چییە مەبەستمان لە پەروەردەی باش پەروەردەی خۆشە پەروەردەی دروستە چون ئەمانە جیاوازن پەروەردەیەکی خۆش ینی کەیف و حەزی کەسەکەی تیا جێبەجێکەی بێ هەمیشە کەیف و حەزەکان خۆ دروست نیەن زۆرێ لە کەیف و حەزەکان نادروستن ئەی پەروەردەی دروست ینی ئەو شتە ڕێکە ڕاستە ڕەوایە واقعە حەقیقیە ئەوە بکەی ئایا هەمووی ئەوانە خۆشن بۆیە خۆش و دروست با بدەین لە یەک بزانین چی لێ دروستە بێ زۆر شتێک خۆشە نادروستە زۆر شتێک دروستە خۆشی چە زۆر شتێک ئەگەر دروستە ناخۆشە زۆر شتێک ئەگەر نادروستە خۆشە بۆیە چوارخانەیەک دروستەکرێت بۆ من تۆزی خاز ڕوونیکەمەوە خشتەیەک بەرچاوکەنەوەکو دەلاقەیەک چوار کونیواتیە لەسەر و خۆش ئەم لای خۆشەوە ئەو لای ناخۆشە لەم لای چۆ دروست ژووری دروستە و خواری نادروستە خانەی یەکەم خۆشە و دروستە ئەمە باشترین پەروەردەست شتێ داواکەی لە منداڵەکە یا بۆی ئەەکەی خۆی حەزی لێ و تۆش بە دروستی ئەزانی من بەم ماڵێژم ماڵی سەوس باوکو دایک تەبان مناڵیش گەشەکە و پێی خۆشحاڵە تەکە دەینە ئەولاترۆ شتەکە دروستەوە لێ بۆ مناڵەکە ناخۆش تۆ حەزەکەی خوێندن بکات حەزەکەی سەرکەوتن بکات بەڵام ئەو حەز لە کایە و ڕابواردنەکەات بۆ ئەو ناخۆشە ئەمە تۆی داواکە بەڵام دروستە گەرەمەنەکە لە داهاتووە گەمژە دەبێت لێرەها باوکو دایک تووڕەکەونە بەرچاوی مناڵەکە و مناڵەکەش ناحەزی دایک و باوکە پێویستی چە ئەم ماڵە زەردە چون دەمەتەقەیەک وا لە بینیانە مناڵەکە بە ناخۆشی زانێ بەڵام باوکە بە دروستی زانێ چۆن دروستێکی ناخۆش بکەینە پەروەردەی ماڵەکە کە پێویستی چە تێنە خشتەی خوار لەبانەوە خۆشە لە ژێرۆ نادروست ینی خۆشە چتەکە بەڵام نادروستە چۆنی پێ بکەینەوە بێت نەکرێت هزار خۆشیش بێ نادروستە مناڵەکە حەزەکات ڕابێرێت کەیفی خۆی بکات شادی خۆی بکات کاتی ببات بخەوێت بڕاتە دەرەوە ئاگیان لێ نەبێ گم بێ لە سۆشیال میدیا بەڵام نادروستە ئەو حەزیە بیکە ئەگەر بە شاراوە بە خەڵەتانی باوکو دایک چوێت باوکو دایکیش پێویستە نێڵن ئەم غەڵەتە بکات لێرە مناڵەکە ڕوبەڕووی دووبارە دایک و باوکەوێتەوە تووڕەز ئەم جار باوکو دایککە نایڵن غەڵەتەکە بکات کە ئەو پێی خۆشە خانەی آخر هەم غەڵەتە و هەم ناخۆشیچ ینی هیچ دروست نییە ناخۆشیچە لێرەها خانەکە سوورە ئیسا دەلاقەیەک وەکو تەرافیک لایت بەرچاو بکەن خانەی یەکەمی خۆش و دروستە سەوزە کێشەمان نییە لە ماڵا هیچی ئەسن مەچۆرە نایەنەوە تەداخل مەکە جوانەژی خانەی آخر لەم لاوە سوورە هەم ناخۆشە هەم نادروست ئەم ماڵە مەگەر ئیتر شتێک بکرێت کەسێکی باشی لێ دەرچێت دوو دەلاقەیچمان بوو یەکێکیان خۆش و نادروست و یەکێکیان دروست و بەڵام ناخۆش بۆیە پەروەردە بووە چوارتەوە تەوەری دروست و خۆش ئەوە کێشەمانتیانە هەر تەداخلی چینەکەی بڕێ ماڵ خوێنەوەرییانەوە لێ تۆ جوانە بینی مناڵەکان چاک پەروەردەکەن چون خۆش و دروست لەو ماڵا یەکتری گرتوسە
بڕێ ماڵ زۆریش خوێنەوارن بەڵام پەروەردە ناتوانن بکەن چون مناڵەکان ئەگەر حەزیان لێیە نادروستە یا ئەگەر باوکدایکان گەرەکیانە دروستەکە بکەن مناڵەکان حەزیان لێنێ ئەم دوو خانە زەردن خانەیەکیچمانەز ئیتر هەرکێ بۆ خۆیە ئەم ێژەیەکیان نەخونجێکیان نەساز ئەم ێژە سیر ئەو ێژە پیاز نەخۆش نەدروست یەک ناگرێتەوە لەو ماڵە ئەگەر گەرەکمانەیە قسە بکەین ئەبێ خانەکان تایبەتمەندەکانیان جیاجیا دەربێرین و بێژین چۆنە و چی لێ بکەین چاک بێتەوە ئیتر ئەوە لە بەردەستی جەناب هەڵدەن چیە پێم وابێ خانەیەکی هەم خۆش بێ هەم دروست بێ ڕەنگەت بەلایک زۆر کەسەوە ئاسانتر بیری لێ بکاتەوە بەڵام خانەیەکی ناخۆش و دروست چییە ئەگەر لەسەری بوەستین من بیرمە ڕەنگە تۆ ناوی نووسەرەکەت بیر بێ ئێستا بەڵام نووسەرێکی بەناوبانگی سوئیدی هەیە لە پەروەردەی مناڵانە کتێبێکیە بە ناونیشانی ڤیتامین N ڤیتامین نۆ واتەیان ڤیتامین نەخێر باز لەوا کاڵێ لە ١٧ داواکاری مناڵەکانە دەبێت بە نەخێر وەڵام دەیتەوە لە ١٠ تەنیا سی بۆ جێبەجێ بکەیت خانەیە کە ناخۆشە و ڕەنگە هەندێ دایک و باوک لەبەر ئەوەی سۆزێکی زۆریان بۆ منداڵەکانیان هەیە زەحمەت بێ بەلایەنەوە ئەم ناخۆشیە بدەن بە مناڵەکانیان بەڵام واقعەکە پێمان دەڵێت دروستە ئەم خانەیە چۆنە ئێمە ئەگەر بچینە دواوە بەجێی خانەیە کە دوو ماڵی تیاوێت خانەیەکە دوو وڵاتی تیاوێت با بەڕەسی بکەین چون بە کۆی ماڵێک تۆ ناتوانانی بە گوڵێک بەهار بێری بێڵە با دوو وڵات بەرچاو بکەین بچینە 120 ساڵ پێش ئێستا و فەرانسە و ئەڵمانی ئەو وڵاتێکی گەورەز ئەمیش وڵاتێکی گەورەز دوو پەروەردەیانێ پەروەردەیەکیان خۆشە و نادروست پەروەردەیەکیان دروستە و ناخۆش ئەڵمانیا بە دوای دروستە ئاچوان ناخۆشە فەرانسا بە دوای خۆشە ئەچواو کە نادروستە مناڵێک لە فەرانسا دایک و باوک ئەو نەخەمیە خۆن بەردی سارد نەکرێتە ژێری پێی سەرمای نەبێت دەستی زام نەبێت بڤە نەبێت هەرچێشتە بۆی دابین کەن و مناڵەکەش هەرچێک ێژێ باوک دایکێژن بابیکە بەڵام نایڵن زەجر و زەحمەت تووشی بێت نایڵن ڕوبەڕووی ژیانی واقع بێتەوە نایڵن دروستەکان تاڵیەکەیانی پێ بچێژن مناڵەکە ئەچوات گەورە ئەبێت شەهادە بەدەستێرێت ئینسانێکە باوک دایک لێ ڕازی و ئەوش لە دایک و باوک ڕازی بەڵام لە ماڵ هاتە دەر و باڵەوازە بوو گەرەکی و ژیان بکە نە لێ هاتووی هەیە نە توانای هەیە نە ئەتوانێت شتێک جێبەجێ بکات ناتوانێت خۆی بەخێو بکات و تووشی گرفتێکی گەورە بێت ئەمە خۆش و نادروست لە ڕووی ئاهۆنەوە ئەگەر خۆش و نادروست لە ڕووی تند و تێژیەوە بێت یعنی مناڵەکە خۆشەکە گەرەکی بکات و باوکودایکیش گەرەکیان وێن نەیکات و بە تند و تێژیش کێشەیەکی زۆر زۆرەکەوێتە بینیان و ڕەنگە مناڵەکە بتۆرێت باوکودایکە لێ بدەن لێدانی مناڵەکەکەن خۆیان سیس بوون خۆیان زەرد بوون و خۆیان بتۆقن ئەمەیان ئەوش ئەبێ بەجیا بە تەوەرێک باسی بکەین تێمە ناوی ئەڵمان ئەڵمان ێژە دروستەکە کەم بە مناڵەکە با ناخۆشیش بێت جارێ خۆ دەسەڵاتی نییە ئەبێ بیکوتمە یۆمەی کوتم ئەبێ بێڵم بچێتە دەرەوە ساردە با بکەوێت بتوزێت تا بزانێت لەسەر یەخ چۆن خۆی بگرێتەوە دڵی ئەم دایکە هەر کاتێ مناڵەکەدا بە عەرزا ئێشێکی پێگێت بەڵام ئەزانێ ژیان کەوتنی هەرتیایە و بەردەوامیچە خۆ نابێ من بەری نەگرم با لە مناڵیا کە باڵای کورتە بکەوێت لەشی حازرە خۆش بێتەوە ئەمڕۆ کەوتنەکان بچووکن و خۆشەبوونەکان ئاسانن با مناڵەکەم ڕوبەڕووی واقع بکەمەوە ئەگەر مناڵەکەیش پێی ناخۆشە و لێرەوە وردەوردەتێکی مناڵەکانە تێنە پێشەوە لەو کاتە پەروەردەیەکی ئەڵمانی بەوێ ئەوێت و فەرانسەیەک فەرانسەیەکە بەرەو دوچەوە ئەڵمانیەکە بەرەو پێش ئیسا بێرینی واقعی ئەمڕۆ لە واقعی ئەمڕۆ ئێمە هەر لەو ماڵا کە خۆشێکمان هەو دروستە بۆ مناڵەکە ناخۆشە داواکانی ماڵ ئێمەژین پێی خشونەتی عشق ناوێ عاشقی کەسێکی بی هەر بێژی بڵێ ئەبێت تووڕەیەکی عاشقانەوە بێت جاروبار ئەم کەسە وەکو جەنابوت و ڤیتامین نێی پێ بدەیتێ نابێ ناکرێ وەختی ئەمەت کرد مناڵەکە ڕەنگە ئەگەر خۆی کێشمانە بکاتێکی مناڵی مامیا خاڵیا کە هەموو شتێنە نەبەردەسی تۆ بە ناخۆش بزانێ تۆ بە ئینسانێکی تن بزانێ خۆی بە بەدبەخت بزانێ وا لە ماڵێکە دایک و باوک سۆزیان بۆی نییە وەلێ سۆز ئەوە نییە هەموو خۆشیێک بخێتە بەردەسی کەسەکە ئەبێ ژیانی واقع گفتوگۆکردن بڕیاردان هەڵبژاردن غەڵەت هەڵبژاردن و خەسارکردن ئەمانە بخەیتە بەردەسی مناڵەکە هەر لە مناڵیوە ڕەنگە مناڵەکە وا تێبگات وەلێ کەمێر منداڵی تەواو کرد کە بوو بە پیاو کە بوو بە کەسی لێ هاتوو جا لێ هاتوویەکانی خۆی بینی و ناسپەروەردەی ئەو مناڵەکانی بینی خشونەتەکەی عشق کە تۆ تووڕەیی ئەکرد بە بۆنە عشقۆ
بە باشترین شێوەی پەروەردە هەم خۆی لێ تێگات و دەستخۆشی لێکات هەم لەو دوایش کەسەکە لێ هاتووە کات لە ژیانە بۆ یەکانە منێژم ئەم خانە بێ زۆر وریایی بین خۆشی مناڵەکان تەکی دروستتا بسەلمێنین ئەگەر خۆشی مناڵەکەمان نەتوانی جێبەجێکەین لەبەر ئەوە دروست نییە یا ئەگەر پێویستی کرد ناخۆشێک بە مناڵەکە بکەین لەبەر ئەوە دروستە ئەمە لە ژیانی واقعا سەختە بۆ مناڵەکە بەڵام بە سۆز و بە خۆشەویستی بە لێکدانەوە بە حاڵیکردن بە یارمەتیکردن بە هانداین بە پشتگیری بە ڕێنمونیکردن ئەتوانین یارمەتی بکەین بەڵام نە بەکردنی و ئەو دانیشی و ئێمە بۆی بکەین ئەبێ خۆی بخێنە ژیانەکەەوە وردە لە مناڵی وەتێت تەکی ئەقلیا چووە باندی هاتوویەکانی خۆی ئەوێتە یارمەتیکاری وردەوە تێگات باشترین باوکو دایکی باشە دایک و باوک چۆن لە ئاستی خوشوونەکە تێبگەن مەبەستم لەوەیە کە بزانن ئەم خشونەتەیان ئەم توندیە لە مامەڵە تاوەکو ئێرە ئاساییە ینی وەکو لقێکی دارە لقێکی داریش هەتاوەکو ئاستێک ئەتوانی بیچەمێنیتەوە کێشەی نییە بەڵام لەوە زیاتر دەشکێ و ڕەنگە مناڵێکیش لە مناڵیە زۆریش تونبی لەگەڵیە گرفتێکی دەرونی بۆ دروست بێ لە داهاتووی خۆیان ڕنگدانەوەی هەبێ کێشەی دەرونی بۆ دروستکە ڕەنگە کێشەی تەندروستی ئێستا زانست پێشکەوتووە دەری دەخاکە پەروەردەی 5 ساڵی یەکەمی سەرەتای منداڵ چۆن بەشێکی زۆر گەورەیە لە کەسایەتی مرۆڤ ئەو هێڵە چۆن جیا بکرێتەوە هێڵەکەی کە بزانین تاوەکو ئێرە دایک و باوک لەگەڵ منداڵەکانیانە تند بن ئاساییە بەڵام لەوە بەسەرەوە نەئاسایی نییە بە مناڵەکە جارێ واز لێبێرین سەلاجەکەیان قسە بکەین کارەبای ماڵەکەیان قسە بکەین فەرشەکەیان قسە بکەین خواردنەکەیان قسە بکەین ئەم دایک و باوکە بۆ خواردنێک نازانن دروست بکەن پرسی دراوسەکەیانەکەن پرسی شێفێک بکەن تۆ چۆنی دروستەکەی بۆ سیارەکەیان خراوە بوو خۆیان تۆزێک لێ کە ئیشەکەن زانیان نازانن ئەترسن سیارەکە خراو بکەن فیتەرێک بانگەکەن بۆ مناڵەکە وازان خۆیان هەموو شتێکی زانین چاکەن بۆ وازان تا هەر کوێمەلیان بێ ئەشێ بیچەمێنەوە چون ئەوە خۆ نازان لەکوێ ئەشکێت ئەو نائیچەمێنەوە تا ئەشکێت ئەی لەما کەس نییە پرسیاری بکەن ئەی کتێب نییە بخێنەوە ئەی ڕێنمونی نییە چی لەو ماڵە لەو مناڵە گرنگترە ئەگەر ڕۆژێک ئەو مناڵە تووشی نەخۆشین بێ سیارەکەی بۆ نافرۆشن خانوەکەی بۆ نافرۆشن بار ناکەن بۆ شارێتر لێرە من ناژم ئەبێ هەموو باوکو دایکێک پەروەردە کاربی و هەموو لێزانیەکان بزانە ڕێ نییە وەلێ هەموو باوکو دایکێک ئەگەر مناڵەکەی چاوی ئێشبکە نایوە بۆ عیادە ئەگەر پەروەردەی ئیش نەکا پێویست ناکە پرسیارێک بکە لێرە ئەگەر خۆی لێزانی هە پیرۆزی بێ لێزانی نییە یا کتێب بخوێنێتەوە یا بڕوە توێژەرێک پیاکە و پرسیاری بکە گەورەترین شتی ماڵەکەی خەریکە تووشی کێشە بێت بۆیە لێرە من ێژم بڕۆرە پێشەوە ئەگەر هەر هیچ نەبوو قەلەقی مناڵەکە ببینە زەردبوونەوەی ببینە برینداربوونی ببینە ئەگەر ئەو برینە ئەو زەردبوونەوە شتێکە بەڕاستی خەریکە مناڵەکە لە ناوابایەتە تۆ خۆت خەریکی خشونەتی عشق ناکەی خشونەتی بێعەقڵی ئەەکەی آخر خۆ هەموو لاواندنێک هورچەکەیش کابرای باوەشێ نەکرد و مێشەڕاوە کرد بەڵام چی کرد دای لە کەورا بەردێکیدا بەسەر یا کوشتی نابێ ئەمەش ئەبێت تەعادولێکی تایە ئەو تەعادولەیە بێ بە زانستی خۆی بیزانێت یا ئەگەر بە زانستی خۆی نازانێت بە توێژەرێک خولی پەروەردەیمانە بێ نابێ خۆ مناڵ بۆ پەروەردەی مناڵ ئێمە هیچ پراکتیکێکمان نوێ هیچ پرسێکمان نوێ هیچ خوێندنەوارێکمان نوێ هیچ ڕاوێژکارێک یارمەتیمان نەکا تۆ بۆ هەموو شتێکی ژیان ڕاوێژەکەی خانوویە بکەرەوە بزانم ڕاوێژی بۆ ناکەی خەریتەی بۆ ناکێشی سیارەکە خراوە بێ پرسی فیتەرێکی بۆ ناکەی بۆیە من نێژم ئەم جێگەیچەیەکی لەو جێگە لەسەر بە ئاسان تێتە پێشچاوە لێ زۆر گرنگە چون بەڕاستی گەورەبوونی ئینسانێک وەکی ئاژەڵێک خواردنی بێ گەورە بێ وەێ ئایا گەورەبوون پەروەردەست باوکو دایک وازان ئەگەر هیچیش نەکەن مناڵەکار پەروەردەوێ گەر هیچیش بکەن هەر پەروەردەوێ وەێ ئەی بۆ دوو مناڵەیەک سن حاولێک خوێندنایەکێکیان وەڕاستی ئەوێتە شانازی و سەربەرزی بنە ماڵەکەیەکیان نابێت دیارە ئەو دوو باوکو دایکە یا لێزانیان هەیە یا توێژەری چاکیان هەیە ئەگەر لێزانانی با توێژەر هەندێک دایک و باوک گرفتێکیان هەیە لەوەی بەگوێرەی بەرەوپێشچوونی تەمەنی مناڵەکەیان مامەڵەکە ناگۆڕن و ئاستی بایەخدان و ئاستی ئەو بەرپرسیارەتی کە هێشتا لەسەر شانی دایک و باوکەکەی هەردەی هێڵناو لە کاتێکا تەمەشاکەی منداڵەکە کە گەیشتۆتە
تەمەنی 7 ساڵ و 8 ساڵ بەڵام بەرپرسیارەتیەک هەیە کە ئەم منداڵە ڕەنگە لە دوای 4 ساڵیەوە دەبێ وردە خۆی فێر بکرێت ئەو پلەبەندیە چۆنە ینی منداڵ لە دوای 3 ساڵیەوە ڕەنگە هەندێشتی خۆی بتوانێت بیکە ساڵ بە ساڵ لەگەڵ هەر قۆناغێکی تەمەنە دایک و باوک چ بەرپرسیارەتیەک لەسەر شانی خۆیان لادەن و بە مناڵەکەیان بڵێن لەمە دوایتر ئەمە کاری تۆیە ڕاست وەڵاهی ئەم پرسیاریچە زۆر سەختە ئەبێ ینی پرسیارەکانی جەناب و زۆر فراوان و قوڵن من دووسێ بیرمەند دەستنیشانەکەم ئەریکسۆن ێژێ لە هەر تەمەنێکە ئینسانەکەوێتە قۆناخێکی دوولایەنەوە یا بەم دیوایە بۆ دیوابێ بڕوا و 80 ساڵ تەمەنەکاتە 8 قۆناخ کە لە هەر قۆناخێکە ئەرکەکان جیاوازە بن ینی تۆ مناڵ مێژە منێکە 50 ساڵمە جیاوازی ئەرکەکانی من تەکی 6 ساڵە تەکی 7 ساڵە چییە ئەوە ئەبێ لە ڕوانگەی ئەو بیرمەندەوە کەسێک لێزان وێجا پەروەردە نسخە بنووسێ بۆ خەڵک ئەمڕۆ من زۆر کەسێک بە ناوی پەروەردەکارە بینم هەر چێک خولیای خۆیەوە حەزی خۆیە ێژێتی ئەمە پەروەردەست پاشخانی معریفی پەروەردە ئەشێ زانینی تیۆریەکانوێت ئەو تیۆریە لە وا لێ کۆڵینەوەیان لەسەر کریا پیاژە تا 18 ساڵ قسەکە ێژێ یەکەم مانگ مناڵتێتە دنیا چی ئەش ئەبێ بۆ بکەیت بە مانگ ئەچوا لەسەری تا 2 ساڵان لە 2 ساڵان بەولاوە تا 6 ساڵان ێژێ ئەبێت چی بۆ بکەیت لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی گەشەی کۆمەڵایەتیوە لە ڕووی گەشەی جسمۆ لە دوای 6 بۆ 12 کە تەمەنی خوێندنە بیرکاریە بێت چیت یا بێژیت تا مناڵ بتوانێ وەری بگرێت نابێ بیرکاری بە بۆنەی ئەوە تۆ حەزی لەکەی دای مەرزێنی ئەبێ بزانی خانەکانی مێشکی ئەو هەستی ئەو ئەخلاقی ئەو عواتفیەوە توانێ وەری بگرێیانە پیاژە واز لێ تێرم کە دوای 12 بۆ 18 ژێژێ ئەخلاق چی پێێتی ئەوشتانە چێ ئەچمە لای کۆلبرگ لە باسی ڕەوشتە کۆلبرگ ڕەوشتە کاتە 3 قۆناخ پێش گرێبەست گرێبەست دوای گرێبەست ئەخلاق چۆنی پێێت تۆ پەروەردەی خێزانی پەروەردەی ئەخلاقی پەروەردەی کۆمەڵایەتی ئەبێ لەسەر بنەماکانی ئەقلی معریفی ئەو ئینسانە کە ئەتوانێت ئەخلاق چۆن وەرگێ بەرچاوی بکەیت بۆ یەکانەیەژێ لە دایکبوون تا 6 ساڵان ئەخلاق و دوای سزا و پاداش ئاگەڕێ هەرچیە پاداشی دەستکەوت دروستە ئەگەر غەڵەتیش بێ ئەو بە پاداش چاوی لێکات بۆیە لەم دەورا باوکدای کەشێ بزان داواکاری مناڵەکە چۆن پاداشە دەن تا ئەو بە ئەخلاقی بزانێت لە دوای 6 ساڵ بۆ 12 ساڵ ڕێوڕسمی کۆمەڵایەتی کوڕی چاکچیەکە کچی چاکچیەکە لە مەکتەبەکانە ئەوە بەرچاوەکرێت نۆرمێک نیشانی مناڵەکە دێژی ئەم نۆرمە چیەکاوە چاکە ئەگەر نۆرمەکە دزبن ئەو دزی بە چاکەزانی بزانن لە کام نۆرما مناڵەکە ئەژی لە دوای ئەوە ڕێوڕسمی کۆمەڵایەتی تێگا لە نێزیکی 12 ساڵان لە دوای 12 ساڵ ئێمە ئەچینە ناوی بیرۆکە زێهنیەکان بە سابجکت کابرافکرەکاتەوە ئەخلاق چییە ئەوە زۆر ئیتر ڕێنیە لێرا ئەو بیرە باسکەم تەواو ئەچمە لای کارۆلگیگان کە ێژێ ئەخلاقی تا ئەمڕۆ ئەخلاقی پیاوانی لەو بیری کۆلبرگا پیا ئەگاتە ئاستی شەشەم لەو دواخۆی و تێگاتە ئاستی پەنجەم دوایی پاشگەز بووە بەڵام کە ژن ناگێتە ئاستی چوار زیاتر کارۆلگیگان پرسیارەکانی کردە ژنانەوتی کۆمەلگای ئەوە پیاوانە کەسەکە پەروەردەکات پرسیارەکانی کردە ژنانە ژنگەیە ئاستی پەنجم پیا لە چوار تێپەڕنەوە چۆن کەسێک ئەتوانێت لەسەر پەروەردە قسە بکە و ئەم پاشخانە معریفیە لە نەزانی تاقیکردنەوەکانی نەزانێت بۆیە من ێژم ئەمەش ئەبێ بە تەوەرێک باس بکرێ ئەمە هەنگاو بە هەنگاو بڕێن مناڵ کەی خۆی ئەناسێت و چۆن تاقیمان کردەوە مناڵێک کەی بزانێ بێشکە کەس یا خۆیە من وەکو شۆخیە پرسم لە جنابوو تۆ چۆن نەزانی نای بەڕێزە چییە؟ نوێنەر چۆن نەزانی نوێنەرناوە؟ بۆی کە پێم وتراوە پێت ئەگەر بیان تا پێ و ڕۆسە میساچینەوە حتمما ناوم ڕۆسەمە بۆ یەکانە ئێمە لە چاوی خەڵکا خۆمانە ناسینەوە ئەی من کەی یەکەم جار وێنەی خۆمم ناسی مناڵێک کێ ئەزانێ ئەم وێنەی خۆیە مناڵێک لە 18 مانگە ئەزانێ خۆی لە وێنەکەی لە ئاوێنە ئاجیاس ئێمە ئەمە پرسیارەکە درێژە من بێژمی بۆ نمونە ئێمە ڕەنگێکی سوور ئەنەی نەبانی لوتی مناڵەکەەوەی وێنە بەری ئاوێنە هەر لە 6 مانگ 7 مانگ تا 1 ساڵ تا 18 مانگ بەر لە 18 مانگ لە ئاوێنەکە ئەگەرێکی ڕەنگەکە لە لوتی کەسەکە بکاتەوە لە 18 مانگە دەسەوە لەسەر لوتی خۆی کاتەوە ئیتر ئەزانێ خۆی واقع ئەوە مەجازە لە 18 مانگە ئەزانێ خۆی هەیە لەولا وردە وردە گەمەی مناڵەکان شێوەی گەمەکردنیان تەکی خۆیان گەمەکەژێ
لێرەوە فێری زمانەوێت ئەگەر بڕوانگەی ڕفتارگەرا بێژینی ئەگەر ڤیگوتسکی بێژینی سروشتیە خۆی وەێ من ناچمە ناوی ڕوانگەکان ئەو گەمە ئەو ئاوە لە ملی دەمیاگیری کرە و گڕووگاڵی پێەکە بنەمای زمان فێربوونە دایکێکە لەوێ قسەی تەکاکە بنەمای کولتوری بۆدانا ئەبێ دایک لەوێ چیرۆک بێژێ بۆ مناڵەکان مناڵ کەی ئەزانێت چت هی خۆیە تەکی یەکێکی ترا گەمەکە هەرچێکی لە دەستی سندەی کاتێنی خۆی ئایا لێ بسێنینەوە دەی ئەم مناڵە ئەبێ بوونی خۆی بسەلمێنێ بە مالکیت ئەبێ مالکی شتێکوێ تا بزانێ من هەم لەسەر من ئەخلاقدا مەرزێ لەسەر من خودناسی دەست پێەکە دەی لێرە ئەبێ مەجال بدەی بە مناڵەکە من ئەمانە بڕۆم تا تەمەنی 80 ساڵ زۆرە ئەبێ ئەمە وردە بووڕێ بەڵام باوکو دایک مادام ئێمە نازانی پرس بکە ڕاوێش بکە مناڵەکە و تووڕست ڕاوێش بکە بزانام تەمەنە تووڕێی واتە مناڵەکە لەم تەمەنا هەرچێکی پێشی بەگوێ ناکات تەمەڕوتکردن ینی چی ینی من هەم ئازادیم هە ئیرادەم هەیە بەگوێ ناکەم تا بزانی هەم دەی تۆ خود لە مناڵەکەتە سێنی وەختێک گەورە بوو ێژی کەم ڕووە خودی لێ سێنی لەو لاژی متمانە بەخۆی نییە لە کام تەمەنا ئەبێ بووی هێشتایە ئەو شتە ئەیکا بە کەیفی خۆی بیکە ئەگەر وتی نە نەیکەیتە خشونەت بە گفتوگۆ و دیالۆگ نێڵی نەیکا ئەمانە خاڵی زۆر بەقوتن وا لە پرسیارەکەی جەنابتاوە لێ بە لێدوانێکی ئاسان و بە کاتێکی کوردی وا وەڵام نادرێتەوە ڕاستێک دکتۆر محەممەد ئەگەر باسێک لە سیستەمی پەروەردە بکە لانی کەم ئەوەی هەمانە لێرە ئێستا دوو جۆر سیستەمی پەروەردەمان هەیە سیستەمێکی پەروەردەمان هەیە کە سیستەمی گشتیە لەلایەن دەوڵەتەوە پاڵپشتیەکرێ بەڵام لەگەڵ ئەوەیە سیستەمێک دروست بووە کە سیستەمێکی پەروەردەی ئەهلیە ڕاستی چەندین منهەجی جیاوازەیە هەندێک منهەج هەن پشتە بەسن بە منهەجی ئەوروپی لەناو ئەوروپاش وڵاتی جیاجیا منهەجمان هەیە ئەمریکیە منهەجمان هەیە تورکیە ئیتر هەر یەکە و پشت بە شتێک دەبست بەڵام کاتێ دێیتە ناو پەروەردەی تایبەت ئەوەی لە ناو منداڵی ئێستای کووردا تەماشا دەکرێت لاوازیە لە زمانەکەی خۆیدا منداڵمان هەیە وەکو بولبول زمانی بەیانی قسە دەکات زمانی جۆرا و جۆر ئینگلیزی بە یاخود زمانی دیکە بێ بەس لە کوردەکەیە هێشتا کۆڵەوارە لە تەمەنی 6 ساڵی و 7 ساڵی پەروەردەیەکی دروستە ئەمە وڵاهی گرنگترین تایبەتمەندی بەشەر زمانەوانیەسی بەشەر کە زمانی دروست کرد توانی جیهان زۆر سادە ئاسان نێزیک بکاتەوە چون تۆ تەسەوری بکە لە جەمعێتێکی هزار نەفریایی و گەرەکتێ بانگی کەسێ بکەیت و ناوی نەزانی چۆن بانگیەکەی ئەبێ بچی دەست بنیتە سەرشانیوە ئێمە ئێستاژین پەلەور قاز و مراوی و مریشک و هەمووی بوونەوەرەکان کە پڕیان هە دنووکیانە هێلکەکەن گشتیانمان کرێ بە پەلەور خوا دروستی نەکردەوە وشەس مرۆڤ دروستێکە لە مێشکیا بەڵام قاز مراوی ئەوانە بوونەوەرەکان خوا دروستی کردوون ئێمە بە زمان ئائیسا ئالێرە ئەمە بدەن بەدەستی منەوە بێژن پەلەورەیانە ێژم نە چون نەپەڕیە نەدنوکیە نەهێلکەکە من بە زمان جیهانم ئەوە سادە کردو سەدان هزار پەلەور بە یەک وشە ناوەوە ئەیزانم کەوت پەلەور چییە؟ زانینی زمان بە شەریوا پێکردە پارە دروست بکات یاسا دروست بکات ڕێوڕسمی کۆمەڵایەتی ژیانی بەگشتی لێک حاڵی بوون و وەکو شۆخەیەک یا وەکو ڕاستێک بەشەر یەکەم ڕۆژ توانی بەرفڕەبدا شێری لە ناو برد چون وەختی شێر پەلامی بە شەریەدا ئەی خوارد هیچی نەبوو تەکی شێرا شەڕ بکات یەکەم کەسێکە وێسیا بەرفڕەبدا شێر خواردی بەڵام نەتەوەکەی ڕوانیان نەگەر ئەمانیش بەردیان بگرتایە بەدەسە و بیاندایە لە شێرەکە شێرەکەیانە بەزان لێوە ئتفاقی کۆمەڵایەتی لە تلەفرا دەستی پێکرد تا بوو بە وشە و بوو بە قسەکردن تا بە شەریەت وەملی جیهان ئازاڵ بوو بەڵام کام زمان گرنگترین زمانە ئەو زمانە سۆزی پێ فێرە بیت ئەو زمانە فکری پێ فێرە بیت ئەو زمانە پەروەردەی پێ فێرە بیت ئەو زمانە ئاخاوتنی پێەکەی کێژن پێی زمانی دایکی یعنی ئەو زمانە کە تۆ هاتیتە دنیا گفتوگۆی پێکرێ لە لاتا بە پێی لێکۆڵینەوەکانی ڤیگۆتسکی پیاژە سۆسۆر هەمووی بیرمەندەکانی حوزەی زمان هیچ زمانێک هزار شارەزایەتیا بێت ناوێتە جێگرەوەی زمانی دایکی زمانی دایکی بۆ هەموو مرۆڤێک
ئەو کەسەیوا لە ئەفریقای جنوبیا زمانی دایکی و هەر ئەو نەگرنگە کە زمانی دایکی من لە کوردستانە بۆیە ئەبێ مرۆڤەکان حتمما ڕێگەیان پێ بدەی زمانی یەکەم چون زمانەکان لە دنیا یا یەکەمن یا دووەم زمانی یەکەم ئەوەیە کە ئاخاوتنی پێکەیت و کاتێ وای لە بێشکە هێشتا ناتوانانی قسە بکەی بەگوێ ئەی ژنەفی چون ئێمە زمان چەند قۆناختێ بڕێ چوار قۆناختێ بڕێ وتن و ژنەفتن نووسین و خوێندن کە ژنەفتن وا لە پێش لە وتنەوە وەختێ تۆ وای لەو بێشکا و دایکێک ئۆڵۆڵەوە بۆ کا و چیرۆک و بۆێژە و گۆرانی بێژە تۆ ناتوانانی هیچ بێژی هەر لەو کاتەوە وردە تۆ خەریکی فێری زمانی دایکی تەویوە ئەو فێربوونی زمانی دایکە سۆزەکانی دایکرد شیرپێداینەکانی دایکرد هەستی نیشتمانی هەستی نەتەوەی لێوە خەریکە لە توە تۆمارە بێت بەرزی و نزمیەکانی دەنگ بینی ئام دوو دەنگەها لێی من ناجوڵێ حەزەکەم کامێرەکان بمگرن بە لێوی من نایخوێنی تۆ هەست لەرانە ئەنوێنێ من زێژم یا سینێژم ئالەمە کە دایک خەریکەتەکی مناڵەکەی قسەکە جیاوازیەکانی دەنگ لە گوێی مناڵەکانە من هەمە وڵاتێکە فارسی زۆرە کوڕەکەم ئاسۆی ناو کچەکەی چم ئاڵا نازانن بێژن ئاسۆ هەرێژن ئاسوو نازانن بێژن ئاڵا هەرێژن ئالا ئەم دوانە بەرزی و نزمێکی دەنگن کە مناڵەکانی من لە بێشکا فێری بوون بۆیە کابرای فارس لە 30 ساڵە ناتوانێمە بێژێ هەر با تۆزێ بڕۆمە دوال نای زمانی کوردیە هێمە یونسمان نیە هێمە وێنسمان هە هێمە یوسفمان نییە ئێمە وێسفمان هە هێمە عومەرمان نییە هۆمەرمان هە چون کوردی ڕەسەنی ڕابردووی ئێمە باوە گەورە ئێمە پیتی ئەیان نەوە هەیەیان و تێجیاتی ڕێیا پیتنە سیلابوسی ویان بووە وەلە یویان نەوە ئەمە عەرەب و ئیسلام هاو یو هاتە ناوی زمانمانەوە ئیساتر هێ من و تۆ توانین بێژین یوسف زۆرە لەو مامۆستا ئاینە بەڕێزانەیەکیان باوکی خۆم و قورعانم لەلایە خوێن وەختێ یووە سویسوی پێحینجەکردم یە بۆریوی ئەوە دووەلێ وەختی ئەی خوێندە خۆی ویوە سویسو ئەموو باوکە نووسیها یووە سویسو تۆ بۆیەژی ویوە سویسو چون ئەو زمانی دایکی کاتێ فێر بوو یویتیانە بوو من کاتێ فێر بووم یویتیا بوو بۆیە ئەمەێژم مناڵەکان یەکەم زمانی دایکێ بە زیر و زبەر بە زیر ساخت و ڕووساختی زمان و فێری ئەبن و زۆر گرنگە ئەو کەسە فێری بێت بە شێوەیەکی تەمسیلی زوانەکان بکەم هەر زوانێک بە پیتەکان قسەکە ئەگەر زمانێکی سا لە ئەفریقای جنوبیا کولتور چییە کولتور دینە و زمانە و ڕێوڕسمە و هەموو شتەکان پێیەژین کولتور زمان بەشێ لە کولتورە زمان کولتور نییە بەشێ لە کولتورە وەختێ کولتورێک قسەکەرەکانی بوونەوەرەکانی مردن پیتێک لە کولتوری هەمووی مرۆڤ چون هەمووی مرۆڤ یەک کولتوریانە جا وەختێکانە سنوورەکان دروستە بێ کولتوری کوردی دروستەوە عەرەبی و تورکی و فڵات بەڵام هەموومانۆک و مرۆڤ یەک کولتوری گشتیبانە وەختێک یەک نەتەوە ئەسڕێتەوە یەک پیت لە کولتوری بەشەریەت ئەسڕێتەوە ئادەی ئیسا هەموو کتێبەکانی کتێبخانەکانی کوردی یەک پیتی لێ دەربێرە پیتی حێ لێ دەربێرە پیتی چێ لێ دەربێرە پیتی خێ لێ دەربێرە دوو دەربێرە بزانم چی ئەمێنێتەوە لەو هەموو شعر و وتارە کریە زمانی دوم چییە زمانی دوم زمانێکە دوای زمانی دایکی و فێریەوی هەر چەندێکیش زاڵ بیتایە بە ئەندازەی زمانی دایکی هەست و سۆز و قسەکردن پێ فێر ناکە جا بە شەرێک هەست و سۆزی لێ دەربێرە بزانم چەندێکی ئەمێنێتەوە من بەو فێرگەوە لێژم هیچ فێرگەیەک نابێ زمانی دایکی زمانی دووەمێتەیە زمانی دایکی هەر ئیسمی خۆی وا بخۆیە زمانی یەکەمە و زمانی دووەم ئەگەر فێر ئەەکەی بە زمانی دایکی ئەوەی ئەو احتمام بکە ئەگەر بە ئەوەی ئەو احتمام نەکەی مرۆڤەکە دوو پیت لە وجودیا لا ئەبەی بۆ یەکانە ئەو بنەماڵە لە مناڵەکانیان تورکی عەرەبی ئینگلیسی پیرۆزیان بێ هەر کەسێک زمانی دووەم فێر بوو سەدان زمانی دووەمی تریش ئەتوانێ فێر بێ هەر کەسێک زمان بەڵام هەر کەسێک زمانی یەکەم فێر نەبوو زمانی دوومیش فێر نابێت بۆیە بە دایکان ێژم احتمام بکەن بە زمانی یەکەمی مناڵەکەیان کە کەسایەتیان سۆزی هەستی خواستی حسی نەتەوەی حسی نیشتمانی باشە ئیسا من پیاوێکی کوردم زمانی کوردی و حسی نیشتمانیتان لە منا پەروەردە نەکرەوە ئیسا من بوومە پیا و تەواو ئیسا وامە هێندە هەستی نیشتمانیم بۆ خەڵکی هەند تۆ بێژە هەندی باوەڕەکەن بە منی کورد هەستی نیشتمانیم بۆ خاکێوان بێت ئەتوانین پێچەوانێکینەوە کوردێک بڕواکە بە کەسێکی هندی هەستی نیشتیمانی بۆ کوردستان بێتەوە مادامێ بڕوان پێناکەی توخوا ڕێوی لە کونی خۆی هەڵبگەڕێتەوە گەڕەوێت تکاتان لێ یەکەم
هەستە نیشتمانیەکەی من هەستە زمانیەکەم هەستەنەتەوە یەکەم بێڵن باوەکو خۆی بێت زمانی دووم ئینگلیزیە تورکیە ئەڵمانیە فەرانسیە پێمی فێرکەن چون هەر زمانێک فێرەوی وەکوە دوو دەسەڵاتی تر پەیدا بکەی سێ دەسەڵاتی تر پەیدا بکەی هەر زمانێکی تر فێرەون پیرۆز بێت بە تایبەت زمانێک لە شاخەی زمانی خۆتانەیە چون کوردی هە لە زمانی هندی ئەوروپاییە تۆ زمانێک لە شاخەی سامیا فێر ببێ ئەگەر زمانێک لە شاخەیەکی ترا فێر بوویت تۆ کۆسە زاکیرە بەقوت بکەیت داهێنان و بەقوت بکەیت وە کەسێک زمانێکی دووم فێر بوو پێش لە 12 ساڵان ئەتوانێت بە هەوڵێکی زۆر کەمتر لەو کەسەکانی تر دەیان زمانی دووم فێر بێت چون زمانی سێهەممان نییە یا زمانی دایکی یەکەمە یا ئیتر هەر زمانێکی بیانی تر تۆ فێر بوو ێژن دووەمی یەکەم دووەمی سێوم چون ئەو دوومەکان گشتیان هەردووم هەمویان هەردووم کاتە دکتۆر ئەوەی لێت تێگەم بابەتی زمانی دایکی شتێک نییە تەنیا زانین بێ بەڵکو بەشێکە لە وجودی مرۆڤ بەشێکە لە وجود و کەسایەتی ڕێکوای ئەزانی دۆخەکە چۆنە دکتۆر من لەم ڕۆژانە ڕکلامێک دەبینن بۆیە ئەمەوێت لەسەر بابەتی زمان بوو وەستم زیاتر ینی تەنانە دۆخەکە لێرا وهایە ڕکلام دەبینم قوتابخانەی ئەهلی قوتابخانەی تایبەت ڕکلام دەکات دەڵێت ئێمە بایەق بە زمانی دایکی دەدەین یان بە زمانی کوردی دەدەین بۆ یعنی ئەمە بۆ تەشتێک بۆ لەبەرەوەی ئەوەندە بایەخی پێنادرێ شتێکە ڕیکلامی بۆ دەکرێت ئەڵێ قەینا ئێمە بایەخی پێ دەدەین ئەمە نیشانی دەدەدا کە دۆخەکە کە چۆنە ئەو بیرۆکەیە لە چۆوە سەرچاوی گرتووە کە کەم نین ئەو دایک و باوکانەی هەمومان ڕەنگە بەرکەوتنمان هەبێ دەڵێ جا کوردی گرنگ نییە بۆ مناڵەکە وڵاهی باوکو دایک فرەخەم خۆری مناڵەکانیان گوناحن نابێ ئێمە باوکو دایکێک بە خێومانیان کرێ حەزیان نەکرد خۆیان نەخۆن بیدەن بە ئێمە ئەمڕۆ مادە لە ژیانی بەشرا زۆر ڕۆڵە بینێ کابرا بینێ گەر مناڵەکەی لە وڵاتە ئیش بکات زۆری دەست ناکەوێت بەڵام بڕاتە وڵاتێکی دەرۆ دەستێکەوێت بەڵام لە وڵاتی دەر زمانەکەی ئەم قسەی پێ ناکرێت بەڵام ئەگەر زمانێکی بیانی بە تایبەت ئینگلیزی بزانێ ئەگەر لە تورکیا ئیش بکات لە تورکی بزانێ لە سینوێ سینی بزانێ نانێکی چەور و قڵاو ئەندێتە بەردەستی مناڵەکە ڕەنگە بەشی باوکو دایک چی لێبدا ئەمانیش خەمی داهاتوی مناڵەکەیانە ئەمڕۆ گەرەکیانە ئەوێ پێ فێرکەن من ێژم لە ڕووی دڵسۆزیەوەیکەن بەڵام دڵسۆزیەکە تەواو نییە من هەمتری ژێژمە با زمانی دایکی بزانێت بە تەواوەتی مەبەستمەوە نییە زمانی دایکی نەوە لێم تێک نەگەن من ئیسا بم بە هەر ئالەم تەمەنا 54 ساڵ بم بە بمخەرە سین 6 مانگ جێم بێڵەوە بێ بە سینی فێرەوم بەڵام ڕەنگە بە 6 ساڵ نەتوانم سینی بنووسم بەشی گوێگرتن و وتنی زمانێک زمانە تەواو هیچ عیبیتیان نیە من تا ئیسا یەک دەقە لە وڵاتی خۆمە خوێندنی زمانی کوردی منەوە هەر نییە لەوێ نییە بەڵام من عیبم نییە لە زمانی جافی جوان ڕۆ یا قسەکردن هیچ کە تۆزی عیب لە منە نادۆزێتەوە بەڵام نازانم بنووسم و بخوێنمەوە بۆ یەکانە وریابین زمانی دایکی مەبەستمانەوە نییە ئەم مناڵە بەسە زوانە بدەنە ژێر زەختی ڕێزمان فێر بێ و فرێزە لە کوێدا بچی فاریزە لە کوێدا بنا و خاڵ لە کوێ ئەوە بەشێکی ترە زمانی کوردی ئاخاوتنەکەیە کە پێی گۆرانیەژی پێی ئەگریت پێی خۆشەویستیەکەی پێی یەکتر لە ئامێزەگری ئەو زمانە من مەبەستمە فێریکەن لێی مەسڕنەوە بەس قسەی تەکا بکەن بەس ژیانی کۆمەڵایەتەکەوێت یا هەموو کەسێک لێی فێرە بێ سینەکەی هاتووە لێرە هەر لە لای ئێمە فێرە بێ نایزانێ پیتە کوردیەکان کامنە من مەبەستمەوەسە زمانی کوردی فێرکەن قسەی تەکا بکەن خۆی فێرە بێت هەر هیچی نەگەرەکە ژیانی ڕاستە و خۆی زمانەکانمان پێ فێرەکات زمانی دوومسیەوەمی ژەک و پێداویستێکە کابرا بۆ ژیان گەرەکێسی بۆ سەفەر گەرەکێسی بۆ سەنعەت گەرەکێ بۆ بژیوی ژیان گەرەکێ من هێژم لە 100% لەگەڵەوە باوکودایکەم فێری بکەن وەێ ئەوەی کە من تێبینیم لەسەرێ زمانە کوردیەکە بۆ ئەسڕیتەوە بۆ زمانێکی تر ئەوان برا من ئەمڕۆ بووم بە عەرەب ئەوە من لە 100% عەرەب ئەچم ناسنامەکەیش مەکەم بە عەرەب تۆ بێژە عەرەب منیان بە عەرەب قبوڵە ئەم بێگومان نە دەی دوو لە ڕوتانێژێ مارماسی نەمارە و نەماسی منیش عەرەبێ خۆی بکاتە کورد قبوڵم نییە دەی باوکودایک کە خەریکم کوردیەکە لە مناڵەکەیان ئەسڕنەوە هەرم پرسیارە لە خۆیان بکەن بە جوانیش بیسڕنەوە بیکەنە عەرەبایە عەرەب وەریەگرێ بێڵە با کورد بێ کوردێکی دارایی هەستی نیشتمانی هەستی زمانی هەستی کولتوری هەستی ئینسانی هەستی مرۆڤایەتی ڕەوشتی ئەخلاقی زمانێکی تر دوانی تر دەیتری پێ فێرکە با لێهاتووی بێ چل پەڕیتری بێ با بەرزتر بفرێ ئەی بچێت
دکتۆر پەروەردە چییە؟ فێرکردن چییە؟ و ئەوەی کەوا ئەیبینی لەو سیستەمە پەروەردەیی کەوا هەمانە بەڕاستی ئێمە سیستەمی پەروەردەییمان هەیە یاخود سیستەمێکی فێرکردنمان هەیە ئەلف و بێمان فێر دەکات. پەروەردە وەکو ئەوەیە بێژی دانەیە گەنم ئەتوانێت ببێتە سیلۆیە گەنم ببێتە کێڵگەیەک بالفعل چییە؟ بالقوە ئەتوانێت ببێ بەچی ئێستا چییە بەڵام ئەتوانێت ببێ بەچی ئەوەی کە ئەتوانێت ببێت نەیکەیت کە کردی ینی ئیرادە لە وەگری خواستی ئەو بەرچاو ناکەی هەستی ئەو بەرچاو ناکەی باوەڕی ئەو بەرچاو ناکەی ئەگەر خواست و هەست و باوەڕی ئەو بەرچاو کرد تۆ بووی بە یارمەتی کار تۆ بووی بە ئاسان کار تۆ بووی بە پاڵپشتی کار تۆ بووی بە کەسێکە هاوڕێی هاوکاری هاودەمی هاوخەمی بۆوە ئەو لەو شتە هەیە ببێ بەو شتە کە ئەتوانێ ببێت ئەمە پەروەردەی پەروەردە ئاسانکاریە یارمەتیکاریە هاودڵیە ڕێگە خۆشکردنە بەڵام فێرکردن ئەیکەی بەو شتە گەرەکتە ببێت ئەسڵا ئەو بەرچاو ناکەی گەرەکیە ببێت حەزی لێکات حەزی لێ ناکات دەمەوێت ببی بەمەو ئەو کەم نایچویت سزاتە دەم ببیت خەڵات دەکەم ڕەنگە خەڵاتیشی نەکەم هەر سزا بەکاربێنم بیکەی سزا نادەمە لێ نەیکەی سزاتە دەم ئەمەیتر خراپترین شێوەی فێرکردنە فێرکردن مامۆستا سەنتەرەتیایە تەلەبە لەوحێکی سپیە گەرەکتە بینوسی چی تیا بنووسی تۆ بڕیارەدەی چی بنووسرێت تۆ ێژیتی چی لێ وەربگری تۆ گەرەکتە بەڵام کە کرد بە فێربوون ئەبێ بە پەروەردە فێربوون ینی خواستی کەسەکە ئیرادەی کەسەکە جیاوازی تاکی کەسەکە لێ هاتووی کەسەکە ڕێزی کەسەکە حرمەتی کەسایەتی کەسەکە ئەخەیتە پێش ئەوەی کە کەسە چون وەکو مرۆڤێک بوونی مرۆڤەکە بۆ گرنگە ئەگەر ئەمەد بەرچاو کرد ئەبێ بە پەروەردە ئەگەر ئەمەد بەرچاو نەکرد لە ڕاستیە فێرکردنە تۆ ناوێنەی پەروەردەنا تۆ بە کەیفی خۆ چۆن بەردێک گەرەکتە بکەی بە شتێک چۆن گەرەکتە لە ئاسنێک شتێک خاستکەی گەرەکتە لە مرۆڤێک شتێک خاستکی کە خۆت حەزی لێ حەزی ئەو بەرچاو ناکە جا پێم وابێ ئەمە کڕۆکی پرۆژەیەکی ئێوەیە بە دیاریکراوی لە پێنجوێنە کە کارەکەن بۆ گۆڕینی پەروەردەی شارێک ئەگەر بکرێت دکتۆر باسێکی پرۆژەکەمان بۆ بکەیت و لە چ قۆناغێکدان ئێستا چۆن دەستان پێکرد و ئەنجامەکەی ئەوەیە کە خۆتان پێشبینیتانە کرد وەڵاهی پرۆژەکە ناوی پێنجوێن شاری فێربوونە پرۆژەکە ئێمە بیرۆکەی ئێمە نیە ئەمە بیرۆکەیە کە گواستممان نسۆ بۆ پێنجێ بیرۆکەکە بیرۆکەی یونسکۆیە 195 شار تا ئێمە دەستمان پێکرد لە جیهانە لێرنینگ سیتی ناوی خۆیانیان خستە سەبەریوە شاری فێربوون بیرۆکەیەکی عالەمیە سلێمانی شاری فێربوون ئەگەر سلێمانی خواستی بێوەکە ئەتوانێت بچواتە بەری ئەو دوو وشەوە کە بێتە سلێمانی شاری فێربوون بۆەوە ئەوە بکەی بێگومان تێچووی هەست توێژەری گەرەکە هاتنە دەمۆی خەڵکی گەرەکە پلانی گەرەکە وچتانێکی زۆر و ئەتوانێت پەروەردەی وڵاتێک بگۆڕێ پەروەردەیش 20 ساڵ کاتی گەرەکە ئێمە پش و درێژانە ئەومان هەڵبژاردۆ و چوینەسە دەمیوە و ئەبێ ئیشەکان کرد بیخێتە بەرچاوی یونسکۆ دوای 2 ساڵ لێ کۆڵینەوە و هەڵسەنگاندن ئەگەر بزانێ کارەکەی تۆ ئەچواتە ئەو قۆناخەوە ئاعتراف و پێکاو تۆ شەبی بە شاری 196 هیچ وڵاتێکیش نییە بۆی نەوێت دە شاری بچواتە ئەو پرۆگرامەوە یا هەمووی شارەکانی بەڵام بە خۆشحاڵی وە لە ناوی کوردستاناتی خۆمانە پێنجوێن یەکەم شارە حەزی کرۆ و کارە بکە و هێشتاش ئاعترافمان پێ نەکراوە بەڵام وایە لەو هەوڵەوە وەک کەسانی تریش کرۆکی شتەکەیش ئەوەیە کە خوێندن بە 12 ڕوانگەیەکۆ کە لە سەدەی 21 باسی ئەکرێت ئێستا ئێمە خستمانە بەرچاو خوێندن بەس خوێنەواری خوێندن و نووسین نییە خوێنەواری ژینگەی خوێنەواری کولتوری خوێنەواری ئابووری خوێنەواری بنەماڵەیی خوێنەواری پەروەردەی خێزانی ئەمانە خاڵەکانن بەرچاوی بکەین وەک گەشەی مستەمەڕ و بەردەوام یعنی نابێ ئەمڕۆ ئەم ئاوانە گشتی سەرفکەین ئەینەوەی داهاتوو ئاوی ناوێ نەوت هەمووی سەرفکەین ئەینەوەی داهاتوو دارستان ژینگە ئەبێ ئێمە بە ئەندازەی خۆمان کەڵکی لێ وەرگین نێڵین هیچی کەم بێتەوە ینی نابێ ژینگە لای من لێی کەم بێتەوە بێ بڕوێت
نەکو من مافی داهاتویش لە بین بووم ئەبێ ئەو خاڵانە بەرچاو بکەین وە لە پەروەردەی مرۆڤەکەی چاهین لەفکرا پەروەردە فێربوونوێت نەک فێرکردن بۆیە ئەبێ مامۆستاکانمان شێوە هەڵسەنگانەکانیان میتۆدە پەروەردەیەکانیان وانەکان ئەوەی کە وەزارەت وتیە بەرچاوی ئەەکەین خشتە هەر ئەوەیە پلانەر ئەوەیە بەڵام میتۆدەکان ئەیکەنە میتۆدی سەردەم متۆدەکان جیاتی لە یادگەی و ئەیوەینە پراکتیکی و کارکردی شێوەی مامۆستاکان جیاوازەکەین لە هەڵسەنگانەکانە هەڵسەنگانەکانەکەینە ئەزمموی ژیانی واقعکەینە شێوەی پەروەردەی و ئەوەی کە بەرچاومان کرد و پێی بگەین بە خۆشحاڵی وە ئەوەش سربەزی نەتەوەکەمانە ملەتەکەمانە بڕوا بێ ساڵمان تێ نەپەڕاندووە زۆر کەمتر لە نیوەی ساڵێکیشمان تێپەڕاندووە ئەو خاڵانەی ئێمە چاومان بەرچاومانە کرد لە 2 ساڵی ترا پێ بگەین پێی گەیشتن و تێمان پەڕان مەدرسەمان شۆرد ژینگەمان کردە خاڵێکی گرنگ و بەقوت لە بەرچاومان پیلە کیمیاویەکان کە کانزای کیمیایی قرسیان واتیا پیلمان کۆ کردو خەڵکاتن بەدەممانەوە خەڵکێکە بڕێکیان 15 ساڵ پێش لە ئێمە پیلیان هەڵگرت و بە 15 کیلۆ بۆیانمان هاوردیان بۆمان کە جەنەماوی مامۆستا شەماڵ مفتی و خەڵکەی فێر کردو چەندین کەس پیلی ساڵانی ڕابردویان بۆ هاوردین ڕوانیمان خەڵکووا لە بەری بیرۆکەتەوە ئێمە مەکتەبمان شۆرد پیلمان کۆ کردو پێرێ 3000 نەماممان ناشت وڵاتانی تراتن بەدەممانەوە چوارتا هاتێ بەدەممانەوە گامێشتەپا هاتێ بەدەممانەوە ڕێکخراوی ئازادبوونی سلێمانی هاتەوە بەدەممانەوە زۆرێ لە شارەکان بانگهێشتیان کردین بچین بەدەمیانەوە هەل بڕوا بکە پڕم دەربکرایە لە خۆشی ئەم گەلە ئاوالی هاتوویە پڕم دەرەکرد دکتۆر ئەگەر پێناسەیەکی زۆر کورتی شارێک ببێ بە شاری فێربوون ئەو پەروەردە سەردەمیە گۆڕانکاری ڕیشەیەەکە لە شاری فێربوون لەم پرۆژەیە لەکوێدایە گرنگترین خاڵ بۆ ئێمە گۆڕانی سیستمی پەروەردەست چون هیچ شتێک نەوێ هەوێنی پەروەردەیتیانە بێت بۆیە ئێمە پەروەردە خەریکین بۆ لێرەیە قوتابی سنتەرە لێرە قوتابی سنتەرە و مرۆڤبوون گرنگترین خاڵ ژینگە لەکوێی ئەمەدا ژینگە وەکو خاڵی سروشتی مرۆڤ وەختێ هەیە ژینگەی بێت ژینگەیانی لەش لە خۆ بەخێوکردنەوە دەست پێکەین چون یەکەم ژینگە منی وامتیا لەشمە ئەگەر لەشم نەما منیش نامێت لە لەشەوە دەستی پێکەین تاگەرکرد باش دکتۆر من زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم بەم گفتوگۆیە لەگەڵت هیوادارم لە داهاتوو بتوانین تێر و تەسەلتر گفتوگۆ بکەین لەسەر ئەم پرسانەی کە باسمان کرد هەر دانەیەک گفتوگۆی زیاترێوێت بێگومان سپاس دەکەم بۆ ئەو کاتی بە ئێمەت بەخشی دووبارە هیوادارم لە داهاتوویەکی نزیکدا یەک ببینەوە یاخود سەردانی پێنجوێن بکەین پێکەوە لە نزیکەوە ئەو پرۆژەیە کە دەستان پێ کردووە ئەنجامەکەی ببینین هەروە بە خەڵکیشی نیشان دەین لە خزمەتتانای منیش سپاسی میوانداری و هەستی گەرم و بە سۆزی جەناب زۆر سپاس دەکەم بە ڕێز سڵاو و ڕێز بۆ خۆتان و بۆستان زۆر سپاس بینەرانی ڕوودا و سپاس کە بینەر و بیسەرمان بوون کاتێکی